پیاوە شەبەحەکەی هاوڕێی بەرزانی بەنهێنی سەرقاڵی چییە؟ لە کاسپەر دەچێت زوو دیار نامێنێت لە هەموو شوێنەکە و لە هیچ شوێنێکیش نادۆزرێتەوە. هاوڕێی مەسعود بارزانی و سیروان بارزانی و شێخ جەعفەری شێخ مستەفایە. دەڵێن هەر سێوێک لەت بکات کارە ساتێک ڕوو دەدات. هەندێک بە بایەقوشی شەڕ ناوی دەبات، هەندێک بە فەیلسوفی ئازادی دەزانن. لە یەک کاتدا دەستی لە ڕووداوەکانی کوردستان و لیبیا و بۆسنە و ئەفغانستاندا هەیە. نارەکانی ئەڵێن چوو بێتە هەر شوێنێک شەڕ و ئاشوب ڕووی تێکردووە. لە کوردستان سێوێکی لەت کرد و داگیرکردنی لە سەدا 5 خاکی کوردستان و 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا. من هاوم لە دیپلۆماتی تۆ ئەم جارە چیرۆکی بەرنارد لیڤیتان پێشکەش دەکەم. ئەو فەیلسوفە شومەی دوای لەتکردنی سێوێک کوردستانی تا سەر لێواری ڕووخان برد. ئێستا لە ئەفغانستان و ویلایەتی پەنجەشیرەوە دەیەوێت بەرەیەکی شەڕ دژی تالیبان دروست بکات. بەرنارد لیڤی ئەو فەیلسوف و سیاسیە فەڕەنسیە جووەیە لە هەر کوێیەک شەڕ هەبێت ئەو لەوەیە. نارەکانی دەڵێن بەرنارد لیڤی وەی شومەی شەڕە و لە هەر کوێیەکی دنیا ئاگر ببینێت دەچێت و ئاگرەکە هەڵدەگیرسێنێ و دەڕوا. فەیلسوفە گەورەکانی فەڕەنسا دژی ئەوەن بە فەیلسوف ناوی ببرێت و دەڵێن بەرنارد لیڤی تەنها ناوێکی زل و فێڵێکی گەورەیە. لە هەفتاکاندا لە بەنگلادیش بووە کاتێک ئەو وڵاتە شەڕی هەبووە لەگەڵ پاکستان. لە هەشتاکان لە ئەفغانستان بووە لە گەرمەی شەڕی ئەفغانیەکان و یەکێتی سۆڤێت. لە 90ەکان لە بۆسنە بووە لە کاتی شەڕی ئەو وڵاتە لەگەڵ سربەکان. لە سەرەتای بەهاری عەرەبیدا لە میسر بووە و لە ڕووخانی قەزافی و شەڕی ناوخۆی ئەو وڵاتەشدا لە لیبیا بووە. لە 2007 لە ساتەوەختی ڕیفراندۆمدا لە کوردستان بووە و یەکێک بووە لەو 7 کەسەی هانی بەرزانیاندا بۆ ڕیفراندۆم. بەڵام کە هێرش کرایە سەر کوردستان و حەزد و ئێرانیەکان کەرکووکیان گرت لە هیچ شوێنێکەوە دیار نەبوو. هەندێک لە توێژەران ئەو پرسیارە دەکەن بۆچی بەرنارد لیڤی بچێتە هەر شوێنێک دەسووتێت و ئاگری شەڕی تێدا هەڵدەگیرسێت. ئایا ئەمە تەنها بەڕێکەوتە یان پرشکی ئاگرەکە لە گیرفانی خۆیدایە؟ 40 ساڵ بەر لە ئێستا هەمان کەس و هەمان پیا و خۆی گەیاندە ئەفغانستان و چووە لای ئەحمەد شا مەسعود هانیدا شەڕ دژی ڕووسەکان بکات. هەر ئەم پیاوە دوای گرتنی کابول و کۆنتڕۆڵکردنی لەلایەن تالیبانەوە خۆی گەیاندۆتە پەنجەشیر و کوڕەکەی ئەحمەد شا مەسعود دەیەوێت تا قەویلایەتی دەرەوەی دەسەڵاتی فەقێکان بکاتە ناوەندی ڕوبەڕووبوونەوەی تالیبان و ئاڵاکەشی بەدەستی ئەحمەدی کوڕی ئەحمەد شا مەسعودەوە بێت. بەڵام دیار نییە بەرنارد لیڤی پەنجەشیریش بە دەردی کەرکووک دەبات و ئەحمەد دەکاتە شای ئەفغانستان یان سەری پەنجەشیر و ئەو کوڕە گەنجەش لە قوڕ دەنێت. ئەم پیاوە کە ڕۆژگارێک ئاڵای کوردستان لەسەر پرۆفایلەکەی بوو جوولەکەیەکە و دەوترێت نوێنەری ماسۆنیەتی جیهانە. ئەو هیوایەتی ئەوەیە وڵاتی موسڵمان خێل لە خۆیان نەبین و نازانرێت ئەگەر ئەم جارە لەگەڵ بارزانیدا دەربکەوێتەوە کوردستان چی تری بەسەر بێت.